بەنای خۆبەخشندە و مێرەبان سڵاتان لێبێ ئەزیزان و خۆشەویستان خۆشحاڵم جارێکی تر لە پەیامی تۆوە هاتمەوە خزمەتیەوە ئەزیز و خۆشویست لە بەردەم وەزارەتی کشت و کاڵم و لێرەش بەشێکی زۆری خاوەن پلەوەرەکانیان خاوەن کێگەکانی مریشک لێرە گردبوونەتەوە باسی گرانبوونی نرخی مریشکەکەن و باسی گرانبوونی نرخی هێلکاکەن و ئەمڕۆ من لەگەڵەوانە بم پەیامی تۆ لەگەڵەوانە بێ هۆکاری گرانبوونی نرخی مریشک گەزانین وەک نرخی هێلکە و هاوکات جووسکە و بەشێک لە خەمیەوان دەکەمە تەوریە ئەمڕۆی بەرنامەی پەیامی تۆ لەگەڵمان بن و بینەروبی سەرمان بدەن. لەبەرچی نرخی مریشک گران بووە یان هۆکار چییە کە لە ماوەی ڕابردوو دەبینین نزیک 2 هەفتەیە نرخی مریشک بە تەواوەتی گران بووە؟ وەڵای هۆکارەکەی هێلکە نەبوون بوو بیدایەتی کە هێلکەش نەبوو حکوومەت هەرێمش گومرگشی گران کرد لەسەر هێلکەی هەر هێلکەی 10 سانتی یەخسە سەرێ تاوان هێلکە گران بوو مریشک بە 1400 بوو کە بە 1400 هێلکە بەتەنێ 30 سانتی تاوان هێلکەکان لە 100 تا 100 هەمووی دەرناچی دێتە نسبەی 175 تاوان خەڵکەکە نەیکڕی مریشک کەم بوو لە بازارە کە کەم بوو بەغدا تەڵەبی زۆرە کە تەڵەب زۆر بوو لێرە ئەمە بەشی کوردستان نییە باشی هەموو عراقی کوردستان مریشک بۆ سەرجەم عێراق بەرهەم دێنن لە کوردستان بە 100% زیاتر بازارەکەتان لەوەیە کە هەناردەی بەغدا بکەن یان بۆ هەرێمی کوردستان بەغدا ئەرێوەڵستا ڕێگای بەغدا گیراوە مریشکم و مایتەوە ئەم ئێستا ساحێبی 800,000 مریشیمە لە دەواجینی ئەگەر 2 ڕۆژ دیبارنەکە هەمووی پێکەوە دەمری چکە جێی کەپسە لۆ بەغدا بەخێو دەکەین بۆچی بە نرخی شێرزانتر ناخەنە بازارەوە زەرەرەکەن زەرەر دەکەین بەخۆ 500 ڕادەوە لەسەر بەچەند ڕاوەستاوە چیلۆ ئێستا کە لەو دەوروبەری 2 ڕادەوەستی ئەرێوەڵ بەچەندی دەیخەنە بازاڕی هەرێمی کوردستان بەخۆی نازانم حاتەن تەڵەب دەخوا زیاتر ئەگە تەڵەب زۆر بی عەرز کەم بی نرخ بەخۆی هەردەستی یەک قیاس نییە 100% لە یەک قیاس وەزن ڕابەسی لە وەختی بە 400 بۆ 1400 بوو حکومەت لەسەرەوە بەدەنگ نەدات چۆن بڵێ ئێوە گرانتان کردووە یان بڕیارەکانی حکومەت مریشکی گران کردووە ئێوە قازانجەکەن لەم گران بوونەیە تەمان ئەگەر من وە دوێدی ڕابردوو ماگەک پێشێن کوە 7 دلارم زەرەر کردووە ئەگەر ئێستا بە 3 نەدەم 2 نەدەم بە حیاتی زەرری خۆم ناینمەوە پێم بڵێ چەند مریشکت ئێستا هەیە و ئەگەر بێت و بەم نرخێ بڕواچی زەرەرەکەیان بەو بڕیارەی کە بەغدا گیراوە ئێستا کەمم هەیە زۆرم نییە مریشک بەس مریشک ئێستا سعری گران نەبووە ئێستا حەق خۆیتی ئێستا حەق خۆیتی ئەمە تقریبا نزیکی 8 مانگە بەس زەرەرەکەین لەبەرچی 1400 دینار و 500 دینار و 700 دینارەدای بەخۆی 2 لە سەرمە ڕاوەستی 2 لە سەرمە ڕاوەستی ئێستا 2 ڕۆژە گران بووە ڕێ بەغدایان گرتیا لێرە 1000 بەرنامەیان لەسەر کردی 1000 تەلەڤیزیۆن چوینە لە پێش دوکان ئەوی بەرنامەی لەسەرەکەن نرخی دۆلار کاریگەری بەسەر مریشکەوە هەبوو زۆر یەک وەرەقە 25,000 فەرق لۆمە هەمووش بە وەرەقە چێکڕی بە وەرەقە یەکڕین بە دۆلارە حەلف بە دۆلار دەکڕن مریشکە بە دۆلارەکردین هەموو شتێک بە دۆلارەکڕین مریشکەکەش بە پارە دەینەوە بەرێ ئێستا با چ ڕێژەیەک بێ لۆنگۆیانی چۆن بڵە دەگەنەوە سەرمایەکەی خۆتان مریشک بە چەند ئەمە لە 2 ئەگەینەوە سەرمایەکەی خۆ بەس ئێستا ئەمە چەند 8 مانگە مریشک بە 1400 570 تێدەین هەموو ساحێ پرۆژەک لە 5 دەفتەری هەتا 10 دەفتەری ئیو هەیە 20 دەفتەر قاعەکەی گەورەبی پرۆژەکەی گەورەبی زەرەری کردیە ئێوە لە بۆ قازانجی خۆتان مریشکتان گران کردو هاوڵاتیان و لە میدیاکان ئاوا باز دەکرێت ئەمە ڕاستە؟ نه شتیوانی ڕاست نییە تقریبا 5,000 مریشکم هەیە بۆچیک دابازی یعنی ئەوە 3-4 وەجبایە خەسار بوون وڵا سەرەی 120 ملیۆنم خەسار دایە یعنی ئێستا سوک پیچێک بەرز بۆیە بەلکی تعویز بکەین ڕێک خەتا کردیە بۆچی ڕێک خەتا کردیە یعنی مادام ڕێک خەتا کردێ وەرە ڕێیەکێ بوومە ببینە مریش کۆچمە بکڕە ئەگەر بێت و ڕێ نەکرێتەوە مریشکتان هیچ مردارە بێ یان مریشکتان وڵمونێ مەسرەفە برۆمونێ هەر ڕۆژ هەر مریشکێک 200 غرامت علفیت خود مثلا 5,000 مریشک 10 تانه علفی روزت خودن هر تان 500 دلار آیا همی مصرفه داواکاریتان چیە لە وزارەتی کشت و کاڵ کامڕۆ لە بەردەم وزارەتی مادام ڕێ گیرە بلا مریشکی ما بکڕە سیستەمێکی بدانن ئەوان مریشکە بکڕن سعرێکی بدانن کیلۆ 100 دینار بدەن ئەمە چ دینەوێت مەجی نەوێت ئێستاسیک بەرز بووە خەڵک دەڵێ ئێوە گرانتان کردووە بۆ قازانجی خۆتان گرۆن نەکردی
ما مریشک نینه و چند وجبه عالم داخل نکردی هفته لا صد قاعه والا ماینه مریشک تیونینه ما که خرجی ضرر مند بوینه دین دارن قردارن دەڵێن حەز دەکەی دەڵێن مریشکمە ماوەیەکی زۆر بە زەرەر فرۆشتیە بۆچی ماوەی ڕابردوو بە زەرەر دەتان فرۆشت برا سوکنینە سیکنینە مەجبورم زەرەر بکەن ئەگەر ئێستا بە چەند بفرۆشن دەگەنەوە سەرمایەکەی خۆتان برا ئێستا دۆ نیڤژی یەڵام خسرەتە خۆم تعویز ناکەن هەماوی ڕسمال بە ئەف شش هەیڤێمە خڕ خسارەتە ئەگەر ڕێی بەخدا بکرێتەوە مریشک کەرزانیش دەبێت لە ناو هەرێمیش وقاعوي داخل كان ارزان بفه فترك يعني بس افغاوي سيك برز بو همية خدان كيل كان مريش داخل دا كان بتا نورمال يعني نورمال دبيت بس بيجي يعني ما هيك دبيت في جماعة جل الزرر ما كرديا ليش بوشي دي ريل ما جرن يدي بلا بابين مريش كي ما بكرن بلا سيستم كي بدون مريش كي ما بكرن بلا سعري دان سر علفي سر هيلكا سر هميتش يعني بقى هيلكا تيتن هيلكا 2 سنت بو بقى كريا 12 سنت هر هيلكا گمرك هيا موني همي ابي جراند كان نام جراند كان دولار کاریگەری بەسەر نرخی مریشک دولاريجي كرديا چاوا موني علف بدولار هم بدينار دفروش ئێستا کە مریشک بە ڕێژێکی بەرچاو گرام بووە کێ بەرپرسە لە گرانبوونیە و نرخەیە بەرپرسیەوەی حکوومەتە حکوومەت بەرێ چۆن حکوومەت بەرپرسە حکوومەت گرانی کردووە حکوومەت گەرە حکوم مشکلەکەر ئەوەیە کە پێشتر 4 مانگ 5 مانگ پێش ئێستا مریشک لە 1400 دیناری من وەک یەک بەخۆم خاوەن قاعاکی پەلەوەری وەجبەی پێشتر 4 دەفتەر دۆلار بزەرەر کردە مریشکم بە 1450 فرۆشتە مەجبورم داینەنێمەوە 170 خاوەن چێلگە پەلەوەریەکان مریشکیان دانەناوە لەبەرچی هەمووی تووشی زەرێکی زۆر بووینە برادر هەمووی ئیفلاس بووە صاحب قاعە هەمووی ئیفلاسی کردیا 170 کە داینەناوە مریشک بخۆی لە بازار کەمە بی 180 دێتە بازار ئەو 180 مریشک وە لێدێ پەلاوسان زیاد بیتن بریشک زیادە بیتن کەمە بیتن بازار گرانە بێ بەرەی حەلەف و هێلکە و جوسکە و بابەتانە گران بووە سەتا علەف پێشتر بە 380 400 دلاری بوو ئێستا بە 500 دلاریە نرخی یەک جووتکە 35 سنتی هاتە سەرێ پێشتر جووتکە بە 45 سنتی و 30 سنتی بوو ئێستا کە جووتکە بوویتە 80 سنت 85 سنت غاز گران بووە مشکلەی گەورەش دۆلارە پێشتر بە 125,000 بوو 100 دلار بە 125,000 بوو ئێستا بە 145,000 ئەمە کە ئەفرۆشین بە دینار ئەفرۆشین دەبێ جووتکەین بە دۆلارە علەفین بە دۆلارە هەموو شتەکەی بە دۆلارە مەوا دەکەی بەرێ ئەمە یەک داواین لە وەزارەتی کشتتوکال هەیە ڕێی جنوبمان لۆ بکەتەوە یەک کە ئەوە مریشک ئەو مریشکەی کە ئێستا 1000 کیلۆ 600 هەولێر ناخوا سلێمانی ناخوا دۆک ناخوا بەغداخوا جنوبەخوا ئەوە بەدەستمە نییە گرانیەکە مریشکی کە مریشک کەم بوو گران دەبی کە مریشک زۆر بوو ئەرزان دەبی کەم بووە ئەوە لە بە هەندێک کە سەحب دەوازنەکان هەموو دەمر بووینە کەس پێی ناکرێت تێکەتەوە هەموو قەردار بووینە لەسەر قەرداری پێی ناکرێت مریشکەکەی ڕابگری تێکەتەوە کە ئەوە ئێستا هەموو مریشکەکان کەم مایە دەوازنەکان تێکەنەوە ئەوەی بقوتە بڕک پارەی هەبووە تێکردەوە ئەوەی دیکە هەمووی خەردار بووە لەسەر قەرداری تێ نەکردەوە لەبەرچی بوونە زەرتان کردیانی بۆ کارەکە چی سەحری ئەرزانی لەبە دۆلار گران بوون لەبە علەف گران بوون لەبە جووتک گران بوون لەبە دەرمان گران بوون هەموو چشمان بە دۆلارە مریشکەکەش بە دینارە ئەجا ئەمە زەرەر دەکەن لە بینەی ئەگەر کیلۆیەکی مریشک بە چەند بفرۆشن دەگەنەوە سەرمایەکەی خۆتان ئەگەر ئەمە بە 2-400 بفرۆشین دەگەینە سەرمای خۆمان لە 2-400 کەمتر بی زەرەر دەکەین داواکارێکتان لە وەزارەتی کشتتوکال هەیە بۆچی لێرە داواکاریمان ئەوەیە لە وەزارەتی کشتتوکال کە یان سعرێکی سابتمان بۆ دانێ سعری علەفی کەم کەتەوە سعری جووسکەی کەم کەتەوە سعری دەرمانی کەم کەتەوە لە سعرێکی سابت بۆ هەموو شتێکی ڕێک بێخی کێشتان چییە لە ڕێگەکانی جنوب یان ڕێگەی بەغدا کە گیراوە ئەمە تا چەند ڕێگر بۆ لەوەی کە مریشک گران بێ والله ئەوە لە ناوخۆ جیە نازانم ئەو ڕێ لەبەر چییە قەپات کرا ئەدی باسی کێشەوە دەکەن مریشک لە لای خۆمان لە کیلۆ و 400 ئەوانە بەکارنایەن ئەم بابەتە چیە ینی خەڵک ئەگەر مریشی کچکە بەکاربێنێ هەرزانتر دەبێت نرخەکەی ئەگەر منیشتی کچکە لە ناو خۆمان بەکاربێنین ساحب دەوازنەکانش کێشەی نابی ئەرزانتر دەبی سعرەکەی مناسب دەبی بۆ هەموو لایەکی باش دەبی تەوقع دەکەن مریشک لە چەند بوەستە کیلۆی ئێوە تەوقع دەکەن کیلۆی لە بازار بە چەند بێ وڵای ئەمە دارین لە 2.5 کەمتر نەبی لە بینی 2.5 یعنی 3 لەو سعرەی ڕاوەستی باشە بۆ هەموو لایەکی ئەو کاری گرتمونەوە ماسەبەبی ئەوەی
کەس لە ئێمە ناپرسی بۆ مریشە گران بووە هەر لە کەناڵەکانەوە هەمووی دەستی پێکردووە مریشە گران بووە کەس وەکو ئەوە نەهاتووە لەگەر ئێمەدانیشی سەبەبەکەمان چییە؟ بۆ گران بووە یەک چوونە سەرێ 121 نرخی ئالیک چوونە سەرێ 135 نرخی جوچکەی غاز گران بوون نرخی دۆلار 120 نرخی دۆلار 120 کەس لە ئێمە ناپرسی ئێمەش ئەو شتانە هەموو بە دۆلار دەکڕین کە بە دۆلار دەکرین ئێمە بە دینار لە بازاری دەکەین ئەوە چەندی ساڵە هەمووی زەرەر دەکا ئێستاش لەبەرەوەی 170 ڕۆژەکان هۆڵی بەخێوکەرەکان هەمووی بەتاڵە هیچ مریشیان تێدانە هەموو زەرەری گەورەی کردووە 170 بەتاڵە بۆیە مریشە گران بووە ینی گرانبوونەکە ئێوە گرانتان نەکردووە؟ نەخێر ئەوە حەرز و تەڵەبا مریشک حەرز و تەڵەبا لە بازاری ئەوە چەندین مانگە بە خۆتان دەزانم مریشک بە 1400 بووە 1500 بووە هەمووی بە کیلۆ 700 دینار بە زەرەر فرۆشتوێتی حاجی دیارە خاوەنێکێک لە پەلەوگەکانە تا حەجی پێم بڵێم هۆکاری گرانبوونی چییە؟ خەڵک بایکۆتی کڕینی مریشک دەکات نرخەکەی بە جۆرێک بەرز بۆتەوەکە بە تەوەقعی خەڵک دانیە بۆچی گران بووە؟ کاکە هۆکاری گرانبوونی مریشک دوو مانگ لەوەی پێش مریشک بە 1500 دیناری بوو خەرکەکە بێزار بووە من وەکو خاوەن پرۆژەک 192 میلیۆنم زەرەر کردیە لە دوو مانجی ڕابردوو لە ئیشەکەی خۆم بێزارم 170 قەپاتی کردیە دەوازینەکان هۆکاری گرانبوونەکەی ئەوەیە کەم بووە لەولایە دۆلار بوویتە 145,000 ئەمە هەر هەموو ئیشەکەمان بە دۆلارە لەولایە مریشکەکەی دەفرۆشین بە دینار لەسەر هەموو مشکیلەکان و کێشەکانیش مریشک کیلۆ 600 ئەمە لۆ بەغدایە دەفرۆشین ئەم ئێستا فەرمو مریشکمێ کیلۆ 600 حکومەت ڕێی لێگرتیمە نالی بنێرمە بەغدایە دەرێبا فەقیر زەرەرمەند دەبی باشە کیلۆ 600 ئەمە معمەلەمان لەگەر بەغدایە لێرە مریشک 3 کیلۆیە با 3 کیلۆیەکە لێرە سەربی ئەمە کێشەی گەورەمان ڕێی بەغدایمان لێ قەپات نەکرێت وزارەتی کشت و کاڵ دەوێت داوامان لە وەزیریە گەورەترین کێشەمان جوچکە یەک هێلکە لە برایم خەلیل 10 سنتیاتە سەری گومرگ پێشتر یەک شاعینەمان دەینا 30 وەرەقە بوو ئەلعان یەک شاعینە 4 دەفتەر دۆلارە ئەوە هەموو زەرمەندە لە خاوەن پرۆژەکە لەماوەی ڕابردوو هیچ هاوکاریەکی ئەوەی کردووە هیچ هاوکاری نەخێر هیچ هاوکاریمان ناکە علەفتەنی 56 دۆلار گران بووە یەک جوچکە 30 سنت گران بووە مریشیش بینەکانی دی 1500 دەکرد ئەلعان لەبەر ئەوەی گران بووە هۆکاری کەم بوونە 170 خاوەن پرۆژەکان هەمووی قەپاتی کردیا مریشک دوای عەرز و تەڵەبە یعنی ئەگە گران بی دەبی ڕێی بەغدایەمان لێ قەپاتکەن بەڵێ زان و خۆشەویستانەوەی بینیتان و بیستان بەشێک بوو لە ڕاوسەرنجی خاوەن چێڵگەکان کە بەشێکی زۆریان هۆکاری گرانبوونی نرخی مریشک بۆ نرخی دۆلار دەگەڕێنەوە هاوکات دەستگرۆ نەکردنیان لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستان هیچ ئاوردانەوەی گلیان لەلایەن وەزارەتی کشتتوکاڵەوان بە هۆکاری گرانبوونی نرخی مریشک دەزان من هە لەگەڵەمانە بەردەوام دەبن ڕێەوان زیاتر وەردەگرم لەسەر گرانبوونی نرخی مریشک لە هەرێمی کوردستان دوای ناوبڕەکورتەیە بێوە عزیز و خۆشەویست شاد دەبمەوە. بەڵی زان و خۆشەویستان خۆشحاڵم دوای ناوبڕە هاتمەوە خزمەتی و عزیز و خۆشەویست هەر لە بەردەم وزارەتی کشت و کاڵم کە لێرە بەشێکی زۆری خاوەن دەوازنەکان و کەسانی کە مریشک بەخێوەکەن لێرە گرد بوونەتەوە و داواکاریان هەیە و هۆکاری گرانبوونی نرخی مریشکمان بۆ دەخەنە ڕوو بۆیە پەیامی تۆ لەگەڵەوان بەردەوام دەبێت بینێری ڕاوسەرنجیاوان بن. خەڵک دەڵێ ئێوە بۆ قازانجی خۆتان مریشکتان گران کردووە بۆی کە ئێوە قازانج بکەن لەسەر هاوڵاتیان گرانتان کردووە ئەمە تا چەند ڕاستە؟ والله ڕاست ئەمە گران نەکردیە والله ئەمە گرانم نەکردیە والله گرانی ئەوە گرانی کرد جوچکە نەما خەڵک زۆر زەرەری کرد تێی نەکردووە خەڵکە شتێی کردووە مریشکەکە بەخۆی نییە لۆمە گرانن کردیا یعنی خەڵکێک هەبوو هەروازی لە کاری پەلەوەری هێنا بەهۆی کە زەرمەند بوو بە هەزارە لەو کوردستانی واز لێنا لەبەر زەرەری زەرش گەلک زۆری هەبووە ئیفلاسی کردی واز لێنا هۆکاری ئیفلاسەکەتان چی بوو لەبەر چی ئیفلاس؟ هۆکاری ئەوە کەوەیە کاکە هەر 100 دلار 25,000 چۆتە سەری هەرتانی علە 100 دلاری چۆتە سەری یعنی شتەکان جوچکە بە 30 سنتی و ئێستا بە 80 سنتیە بەڕاستی یعنی شتەکان هەموو دوو قات و سێ قات بوونە مریشک فرۆشتەکەشمان بە دینارە بە دینار ئەیفرۆشین کیلۆی بە چەند بفرۆشن بۆ ئێوە سەرمای خۆی دێنێتەوە
ئێستا حالیان لە 2000 زیاتر لەسەر خۆمانەکەوی یعنی زیاتر بەرێ دەتان هەوێ نرخی مریشک لە بازار بچەند والله دەمەوێت نرخی مریشک لە بازار جێگیر بی ئەدا ئەگەر لە 100 بە خوارەوە نەبی بە سەرەوە لە 100 بە خوارەوە نەبی ئەگەر دوونی بی سەحب قەعە زەرەری ناکە زەرەری ناکە لەکوای لاوەی ڤایرۆزێک بێ لە مریشکی بدەگەنە زەرەری ناکە لە بۆ دوکانەکانی بازار و ناو بازار چەندتان فەرقە چەند 250 یان 100 دینار چەندتان 100 دیناری فەرقە 100 دیناری فەرقە بەرێ چیتان لە وزارەتی کشتوکاڵەوێ تەنەوەی وزارەتی کشتوکاڵ چیتان وزارەتی کشتوکاڵ با هیچ لۆمەنەکە بەس بازگەکان یعنی کێشە و گرفتمان بۆ دروست نەکە لە بازگەکان ئەگە مریشێک بازگەکانی بینی خوار و عێراق و هەرێم یعنی ئەوان ڕێمان لێ ئەگرن ئێستا ئەو برادرانە دەیگوت نزیک 2 میلیۆن مریشک یعنی مردار بۆتەوە لە بازگەکان ڕاگیرەوە مریشک زیندووە تحمل ناکە لێ ناگەڕێن بڕوە یعنی زەرەرەشی زۆریان کردیە بەس با ڕێگاکە ئەرقەلە و مشکلەمان لۆ دروست نەکەن کاکە هیچمان لە حکوومەت نایە لەلایەن هەرێمی کوردستان و ڕێگە نادرێن لە جنوبەوە پێشوازی لێ ناکرێت جا هەردووچی هەیە لەوان شێ لێرەش هەیە بە زیاتر ئێستا ئێمە ڕێنادەن دەرێن لە هەرێم گران بووە لێ ناگەڕن لە خوار و بڕوە کاکە گرانیەکەش بەو شێوەیە نییە کیلۆی گۆشتی ئێستا بووتە 16 و 17 هزار کەس باسی ناکە بۆ مریشک یعنی مریشک چییە یعنی ئەگەر 250 دینار چۆ سەرێ باوەڕ ناکەم ینی تەسیرێکی وا لە بازار بکە بەڕاستی ئەمەش دەزانی خەڵک فەقیرە لەگەر خەلکی خۆمانین لەگەر ملەتی خۆمانی نامانەوێ کیلۆی مریشک بڕاتە 5000 و 6000 مریشک باولۆ ئێمە 2500 دینار بکە ئەگەر قازانجیش نەکەین بە زەرریش ناکەین لە بازار لە ماوەی ڕابردوو بە 750 نزیک 4 دەبیندرا ئەمە چێەوەی ئەو نرخەی دانابوو و گرانکردن لەلایەن چێەوە ئەو گرانکردن لە لای مریشک فرۆش بوو مریشک فرۆش وەدەستی ناکەت وەدەست ناکەت نەبوو مریشک نەبوو وەدەستی ناکەت ئەوش فەقیرە ئایکڕی بە دوو بە 3.5 حتممەی بە 750 بفرۆشتەوە باخۆ مریشک فرۆشەش ئەگەر وەکو لە تکانە دانێت ئەگەر دەمریشی لێ ببرێت تا مریشکەی ساخەکە تۆ خۆشی قازانجی نییە کرد بەشێکی زۆری خاوەن چەلگەکان خاوەن پلەوەەکان شوێنەکە دەوازنەکانیان داخستووە ئەگەر بێت و ڕەوانی دەرەوە بکرێواتە ڕەوانی جنوب بکرێ مریشک ئەوان دەیکەینەوە کات مریشک نرخی جێگیر دەبێت لە هەرێمی کوردستان نرخی جێگیر دەبی بەرێ ئەگەر ئەوانەی ئیفلاسیان کردیە حکومەت هاروکاریەک بکە ئەو ڕێی بەغدایەوە کەتووە ئەو حەلەفەی بڕەکەرزان بکە ئەو دوتکەی بڕەکەرزان بکە دەرمانەکان بڕەکەرزان بکە خەڵکەکە هەمووی تێکەتەوە ئەوەی خۆی مریشکەکە دێتۆ خوارێ دێتۆ 2200 ئەوانە مریشک نییە هەموو ساحب قاعەکان زەرەریان کردیە هەموو ماڵی خۆیان سارێ خۆیان هەمووشیان فرۆشتیە لەبەر چی زەرەرتان کردیا 1500 1400 دەفرۆشن بەچەندی لەسەر خۆتان بوو ئەم ساحب قاعەنیمە ئەم ساقم مریشک هەبوو لە قاعەکانە تو کە سەردانت دەکردن بەگشتی هەبوو بەس کەس بەو زەرەری نەدەفرۆشت چێ بەو زەرەری فرۆشتن ئێستاکە ئەم بۆ بەچەندی لە دەوازنەکان مریشکی وەردەگرن ئەمە نازانم سایەخم بەچەندی ینی کە دەتاهینە ئەمە نازانم بەچەندی دەبن بەچەندی نابن ئەم بەس مهم سایەخم نەقل بردوتە جنوب لەو ماوەی ئارێوەڵە لە جنوب ڕێگریتان لە دەکەم بازگەکان بە کڕۆم گیرام 8 ملیۆنیشماندا 6000 مریشکم مرد وەزیعەتش تاواشە پێکردی وەڵا لە بە دەرێ پارەش دێ نەدەشماگرن چەندمان گیرێ 18 ڕۆژ گیران بەخۆ بکڕم هەلە ئارێوەڵە مریشکەکانیش مردار بوون یان مردن هەموو مرد 6000 مریشک مرد ئەدی هەموو زەرەر نییە بازگانە ئاسایی بکرێتەوە نرخی مریشک هەرزان دەبێت ئارێوەڵە هەرزان دەبێت لە هەرزان نابێت سەرچاو ئەگەر لە قاعەکان ئەگەر بێت و ڕێگاکە بکەنەوە ساعب قاعەکان هەموو جوجەلەدا دەنێنەوە مریشکە گەورە دەبی هەرزان دەبی بەس ئێستاکە لە دە ساعب قاعە یەک ساعب قاعە مریشی دانایە ئێک و گەرەگران ناوی ماوەی چێنێکە ئەو قاعە داخرایە ینی 3 مانگە 4 مانگە چەند 4 مانگە مریشک بە 1200 نارە کاکە ئەمە هەموو لە ماڵەوە ئەیکڕین و ئەیخۆین بە 1200 نارە بۆ ئێستا بە 3000 نارە و مانجێکە بە 3000 نارە مریشک کاکە لەبەرچی غێر دەرگەکە دەواازەکان هەموو گرتووە دەلێ گەرە بیکەنەوە قاعەکان هەموو دابدرێتەوە مریشکە بێتەوە سعیاری خۆی بەرزانی قاعەکان دەتان هەوێت لە بازار نرخی مریشک چەندێک بێت ئەمە کێشەمان لەوەی نابیتن ئەگەر مریشکەکە ئەمە کە مریشک ئەو کاتیش وەسەرن ئەوە خوددان قاعە ئەمە خوددان قاعەمەوە خوددان قاعە ئەگە بێت و مریشکەکە حەقەیش تەحەدی خۆی ئەگە فرۆشرا ئەمە کێشەمان نابی بەس ئەگەرەژینێ یان بە 1200 یان بە 3000 دینار ئەوە زۆری زەرە کاکە فەرموو سید 50 دەفتەری زەرە کردیا ئەبوو سەعات 18 دەفتەری زەرە کردیا هەر هەمووی هەموو ساعب قاعەنە هەمووی ئەمە سایەقی کاکە باشە خەڵک دەڵێ ئێوە بۆ قازانجی خۆتان مریشکتان گران کردووە نەخێرشتوان نییە کاکە مریشک زین بۆ گران بووە مریشک لە بۆی گران بووە قاعە مریشی دانانێتەوە لەبەر زەنانێتەوە
کە مریشکە گەیشتە حەدی خۆی مریشک عمری مانگە کە چ ڕۆژە کە گەیشتە ئەو چ ڕۆژەی ئەگە ئەو مریشکە نەفرۆشرا چەند ڕۆژ بمینێتەوە ئەوەندە زەرمەند دەبیت دەبیت وەختی خۆی بڕوە لە وەزارەتی کشتوکۆڵ دەمانەوێت کاکە ئەدی باشە وەزارەتی کشتوکۆڵ لەگە هەموو ئەمە عراقینینە بە خۆمان عراقینەوە نیە دەمانەوێت ئەو منعی هەگریتن و ئەو 12 مادەیدایان ئەو 22 مادەیدایان نایە ئەوش بە هەگرن کاکە چیش ئەوە شتەکە خۆمانەیە لێ منعیان کردیان خۆمە لە تووشیان ناهێنن کاکە خۆمە لە ئێران ناهێنن کاکە هەمووی خۆمان هەمووی دۆکە و زاخۆیەوە هەولێرە و منتیقەی قوشتەپەی و منتیقەی سلێمانیە و شتی وا کو دەبی کاکە ئاستا لە دووقە ئەمریشینە ئەگەر بێت و قاعەکان بکەونەوە سەرکار و ئەو دەواازانەش بکرێتەوە نرخی مریشک لە ناوخۆی هەرێمی کوردستانی شەرزان دەبێت بەڵێ چۆن هەرزان نابێ زۆر هەرزان دەبێت کاکە هۆکاری ئەوەیە کاکە ئێستا کە جووسکە هێلکە بە 1 سنت بوو بیتە 11 سنت حالا بە 400 دلار بوو بیتە 500 دلار بەرێ ئەوە بەس گومرجی ئەوەندە هاتە سەرێ دلار ئێستا محەمەلەی سەعاب دەوازینی هەمی بە دلارە لەو کاتەشدا دلار بەسەکەتی ئەمە بە دینار دەفرۆشی ئەمە محەمەلەی مە بە ئێستا کە دەدەینە مەکتەبەکان بە دینار دەیان دەینێ مەسەڵەن کیلۆ بە 2500 دینار ئایا دلار بە 145,000 دیناری ئەمە خەسارەت منجش زۆر بینە ئەلێرەدا غاز گرانە باشە هەر سەعاب دەوازینەکە ئێستا کە لێ بپرسە بزانە ئیسفادە کردووە نەخێر ئەوانە لەگە فەقیری دانینە بەڕاستی ئەگە ئەوانە لەگە فەقیری دابن دەبی هاوکاری فەقیری بکەن نەخێر عەلەف بە 500 دلارە بڕۆ جووسکە بە 80 سنتە ئێمە باسیەوە بکەنەوە چۆن مریشک بەرهەم دێنن و چەند مەصرفی یەک مریشکە سەرەتا هێلکەکە بە چەند دەکڕن و تاوەکو دەبێت بە مریشکێکی 2 کیلۆیی چەندی پێویست بەڕێز ئەمە جووسەکەی دەکڕین بە 80 سنت ئەمە جووسکەکەی دەکڕین بە 80 سنت لە بەفقەسکە مەرە بە ئەوەی دەکڕین بەرێ کە جووسکەکەمان کڕی ئەوە 80 سنت لەوێ تەنی عەلەفی بە 500 دلارە مەصرفی عەرەست مەصرفی غازت مەصرفی کارەبات بەرێ دەرمانت هەر یەک ئەوەی فلۆری ئەمە دەیدێنێ دەرمانەکە یەک ئەوە بە 50 دلاریە برای بەڕێز مریشک ئێستا ئەگەر بێت و نرخ لە بازار نرخی ببێتە چەند ئێوە قازانز دەبن و بۆ هاوڵاتیش باش ئەمە لەگە گرانبوون دانینە بەڕێزم ئەمە لەگە گرانبوون دانینە ئەمە داواکاریمان ئەوەی حکوومەتی هەرێم چاوەکمان پێدا بخشێنەوە ئەمە لەگەر ئەوەی دانی ئەمە بە خۆمان کوڕە فەقیرین نامانەوێت چاومە لە گرانی نییە بەس ئێستا کە مەزەرەکان بائیشکەن کاکە بە 2000 ڕوبعشە بە 2500 شەیمە نییە ئەوە نییە ئەمە لەگە گرانبوون دانینە نەخێر چەند بێ بۆ ئێوە قازانز بە 2009 ئێستا لە سەمە بە 2000 پتر ڕادۆست بەرێ چیلۆ هەر چیلۆیەک 2000 پتر ڕادۆست خاستن زستانان کولفەی زۆرە ئەمە چێگرانی ئەمە شێگرانی کرد کاکە ئەوەش لە وەزارەت لە حکوومەتی بپرسە ئەدێ مریشک هەمووی خەلک هەمووی زەرەری کرد داینە ناوە لۆ ئەلعانگرام زۆری زەرەر بوو ئیفلاس بوو کەم دایناوە ئەو هایلی هاتیان ئەتی سەبەب کەمە لۆیە گرانە عرض و تەلەبە دەوازی ئەوە هیچ دی نییە برێ حەقیل ئەوەی نییە برێ وڵاو دۆلار برن بیانەوە ئەوە نییە ئەگەر بێت دەوازنەکان دای بنێنەوە و هاوکات لە بازاڕیش ڕێگەکانی جنوبیش بکرێتەوە تۆ قعدەکەم مریشک ببێتەوە خۆی لێ دێتەوە 2 ڕوبعەوە لێ دێتەوە حکوومەت وتت بەرپرسە لە گرانبوونی نرخ چیلۆی وەرەقا لەگەر پارەی دوچکەی تقریبا 500 دیناری هاتە سەرێ هەر چیلۆی مریش 600 دیناری هاتە سەرێ وەرەقە بە 120 بوو ئێستا بە 125 700 دلار 25,000 فەرقا 25,000 فەرقا ئیمە 8 دەفتەر تەکلیف دەکا ئەمش تقریبا 30,000 بەخێو دەکەم 8 دەفتەر بەس پارەکەی فەرقیە دەکا 20 میلیۆن دینار لەگەر دوچکە بە 25 سنتی بوو ئێستا بە 80 سنتیا تقریبا بەس لەوێندرێ 50 میلیۆنی فەرقا 50 میلیۆنی تەقسیمی 6 کە چیلۆ 750 لەوەی بەسەکەتێک کاکە بێ لەوەی خەرچش دانانێتەوە هاوڵاتیان دەڵێن ئێوە خاوەنی چەڵگەکان مریشکتان گران کردووە بەسەر هاوڵاتیان لە پێناو قازانجی خۆتان تا چەندەم سەرنجە ڕاستە خۆی هەر شتێک کە تەڵەبی زۆر بوو حتمما سعری ئەڕواتە سەرێ بەڵام بە من شتێکی بە ئاسایی ئەیبینم لەبەرەوەی جوچکە لە 30 سنتەوە بوویتە 80 سنت 1 تۆن حەلەف 80 دلاری چوویتە سەر یعنی ئەوانە هەموو بوویتە کولفەیەک لەسەر سەحب دەوازین و گەورەترین کولفەی سەحب دەوازین دۆلار
دۆلار لە 120,000 بوویتە 145,000 یعنی تۆ حیسابکە لە یەک دەفتەرە 2 ملیۆن ئەبێ زیادی بدەیت یعنی کولفەیەکە زۆرە من حیسابی خۆم کردە 2700 دینار کیلۆی مریشک لە قەحا بۆ من ڕاوەستێت جگە لە سوتەمەنی جگە لە دەرمان وزایدەن هەموو شتێکمان دۆلارە حەلەف جوچکە دەرمان گاز هەموو شتێک دۆلارە فرۆشنەکەشن دینارە ئەوە زۆر کێشەیەکی گەورەیە ئەگەر نا هیچ شتێکی ئەوانە مەسەن هەموو شتێکیش گران بووە بەڵام بەس بۆ دابەزینە سەر مریشک مثل ئەگەر چەند ڕۆژێک پێش ئێستا بەنزین زۆر سعرێکی گونجاو بوو ئێستا بە 650 دینارە کەس قسەی لەسەر ناکات کەس بایکۆتی بۆ ناکات داخەوە بەرهەمێکی ناوخۆی و یا مەسەلەن هیچ بەرپرسێکی لە پاڵپشتەوە نییە کۆمەڵێ فەقیر و هەژاران بەو ئیشەوە خەریکن مەزموعەیەکی زۆر نانی لێ خۆن لە عەرەز بگرا لە سەحب قاعە بگرە لە سیارەی باڵ هەڵگر بگرە یعنی باوەڕ بکە تقریبا 50 نەفەر نان خواردنێک بەدەستێکەوێ لە ئێوە دەتانەوێت لە بازار نرخی مریشک چەندێک بێ هەم بۆ هاوڵاتی باش بێ هەم بۆ ئێوەش ئێمە پێمان باشە بە 3000 دینار بێ ئەمە شتێکی ئیسفاداکەین و هاوڵاتش ئەتوانی بە ئاسانی بیکڕێ و بیخوات بەڵێ ئەزیزان و خۆشەویستانەوەی بینیتان و بیستان بەشێک بوو لە خەم و هاوکات باسوخواسی گرانبوونی نرخی مریشک ئەمجارە لە زاری خاوەن دەوازنەکانەوە و کەسانەی کە مریشک بەخێو دەکەن دیارە هۆکاری گرانبوونی بۆ سێ هۆکار دەگەڕێنەوە یەکەمەوەی کە حکوومەت هێرێمی کوردستان هیچ هاوکاریەکیان نییە لە دابینکردنی پێداویستیەکان دەرمانەکانیان و تەنانەت عەلەف و هێڵکەش و هاوکات گرانبوونی نرخی دۆلاریش بە تەواوەتی کاریگەری بەسەر ئیش و کاریەوان کردووە و هۆکاری سێمیشەوەیەکە لە جنوبەوە واتە لە بەغداوە ڕێگە گیراوە و ڕێگە نادەن کە مریشک بچێتە دەرەوەی هەرێمی کوردستان ئەمەش بۆتە هۆکاری گرانبوونی نرخی مریشک لە ناوخۆ لە هەرێمی کوردستان ئەڵقێم جارێ بەرنامەی پامی تۆم پێشکەشکردن تا ئەڵقەیەکتر و بەرنامەیەکتر بەخوای گەورەتان دەسپێرم سپاردەی خوابن.